من وەکو ئەندامێکی کۆمەڵی هونەرە جوانەکان زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە هەستاوین بە سبووکردنی بە بەشێک لە شۆستەکانی شاری چەمچەماڵ وەکو ئەستۆگرتنێک و بە پرسیارەتێک بۆ جوانکردنی سیمای شارە جوانەکەمان بۆ زۆر سپاسی هەندێک لە کاسبکارانی شاری چەمچەماڵ دەکەین کە وەکو پێداویستی هەم ئاو هەم چای ئاگاداری ئێمە بوونە زۆر سپاسیانەکەن. ئێمە ئەمڕۆ وەکو کۆمەڵی هونەرە جوانەکانی چەمچەماڵ هەستین بە بۆیەکردنی شۆستەکانی ناو شاری چەمچەماڵ بەکارێکی خۆبەخشانە بەڕاستی زۆر دڵخۆشم و هەستێکی تایبەتم هەیە کە ئەتوانم وەتوانیم یارمەتی هاوڕێیان بدەم وەکو ئەندامێک لێرە ئەمڕۆ دەستمان کرد بەم ئیشە وە شتێکێ ئەمەوێ بڵێم بەڕاستی ڕاستە ئێمەم کارە خۆبەخشانە ئەکەین و لە پێناو جوانکردنی شارەکەیە بەڵام داواکاریم لە خەڵکەکە هەیە لە خەڵکی شاری چەمچەماڵ ئەوەیە کە پاکو خاوێنی شەقامەکان ڕابگرن و ڕێزی یاساکانی هاتوچۆ بگرن قەرباڵخی زۆر دروست نەکەن یاخود ئەو زەبڵ و پیسیانی کە بەکاری دێنیان چۆن بڵین پاشەڕۆن بیکەنە تەنەکەی خۆڵەوە نەک لەسەر شەقامەکان فڕێ بدەن وە زۆر سوپاسی کۆمەڵاکەم کە بەڕاستی ئەمڕۆ هەمووان ماندوو بووین لێرە لەشی هەموو لایەک ساغ بە ئینشەڵڵا.